لە سوچێکی دوکانەکەیدا دانیشتووە و زیاتر لە 40 ساڵە کاری ئاسنگەری دەکات کە لە باوک و باپیریەوە بۆی ماوەتەوە. هێشتا پەیتا لە گوند و شارۆچکەکانی هەڵەبجەوە دێنە دوکانەکەی مام سادق و تەور و تەورداس و چەندین ئامێری تری تایبەت بە کشتکاڵ و گوێسمینی ئاژەڵ دروست دەکەن. سادق فتحوڵڵا کە تەمەنی 74 ساڵە دوای ئەوەی تەوێڵە بەجێ دەهێڵێت دەچێتە هەڵەبجە و لەوێ نیشتەجێ دەبێت. بیر لەوە دەکاتەوە کە پیشەکەی باوک و باپیرانی زیندوو بکاتەوە و بڕیار دەدات لە ساڵی 1990دا دوکانێکی بچووک لە ناوەڕاستی بازاری هەڵەبجەدا دروست بکات و لەو کاتەوە تا ئێستا سەرقاڵی ئاسنگەریە. مام سادقی ئاسنگەر بە دەستێکی ئاماژە بۆ وێنەیەکی باوکی دەکات کە بە دیوارەکەوەیە و دەڵێت ئەوە وێنەی باوکمە لە ڕۆژنامە گرتومانەتەوە. ئەو کات لە سەردەمی سەرۆک کۆمار ئەحمەد حەسەن بەکردا ڕۆژنامەیەک هاتوون و چاوپێکەوتنیان لەگەڵدا کردووە و دواتر ڕسمیان لێگرتوتەوە و بۆیان هێنام و منیش هەڵم واسیوە. لە شەزویەکە مەکتەبم تەواو کردووە حساب کە پێش بن خۆت پێش بل ئەویش لە باوکیەوە فێر بووە. بنەماڵی ئێمە هەموو ئاسنگەر بوون. ئەو بنەماڵی ئێمە هەموو ئاسنگەر بوون. نام بنەماڵی چییە؟ بنەماڵەکەمان ئەم باوکی من فەتحڵای ناوە من ئاو ناوم من سادقم ئێستا بە ناوی خۆمە سادق فەتحڵا سادق ئاوە من ئەو ناوی باوام هەتا نیوەڕۆ لادەکانە هاتن تەور و تەوردێن و زەنگنۆمانیان پێ بوو چاکێ کرد بۆی و هەمویان ێتر ئەڕۆشنەوە بۆ لادەکانی خۆیان ئەویش یەکسەر ئەچوو بۆ ناو باغ یا ئەچوو بۆ ناو ڕەز ئیشی دوانی وەڕۆ ئیشی نەکرد قەت. بۆچی؟ ئێتر دوانی وەڕۆ دەیتر ئیسراحەت دەیت بۆ باغ بۆ ئەمراولا. ئەمە حیوان دیاریەکەن گوێچکەی نییە داخیەکەن و ئەیەن لە گوێچکەکەی ئەو توارەی لێ ئەدەن هەر یەکێ ڕەخەمێ مەسەل بۆەوەی حیوانەکان نەگۆڕێن لە ناویەکە سێرەکەی دووسێ حیوان تێکەڵە بن هەر لە دەشتا ئیتر بەوە کابرا گوایەکاتەوە. ئەو ئاسنگەرە ئاماژە بەوە دەکات کە کارەکەی خۆی خۆش دەوێت و وەک ئارەزوو حەزی پێ دەکات بۆیە تا ئێستا بەردەوامە. ئەو بە شێوازێکی تایبەتی کۆن سەرقاڵی گەرمکردن و نوشتانەوەی ئاسنەکانی بەردەستێتی بەدار و خەڵوز ئاسنەکان گەرم دەکات بە ئامێرێکی کۆن کە پێش 80 ساڵ هێنراوەتە ناوچەکە و بەدەست کار دەکات. ئاگرەکە دەگەشێنێتەوە و بەو چەشنە کاری ڕۆژانەی خۆی دەکات. لەو بارەیەوە مامەی ئاسنگەر دەڵێت کوورەکەم یابانیە کاتی خۆی وشەدەم هەبوو بە دوو دەست دەتهێنایە و فووی لە ئاگرەکە دەکرد بەڵام ئێستا مەکینەیەکە یابانیە وەک ئەو ئامێرانەی کە بۆ گۆشت برژاندن بەکاردێن. تقریب 40 ساڵ ئەبێ من لە مناڵی مۆتایشتە خەریکی ئەمەم ئێستا تەمەنم 70 ساڵە. 70 ساڵ قەناعەت بێ هەر لە مناڵیمەوە لە مناڵەوە مەسەل دوکانمان بووی دوکانەکە لەبەر خانوەکە بوو لە ژێر خانوەکە ئیتە هەر خەریکە ئەم ئیشە بڵێ ئیشی گەورەمان بووە کاتە نانا لە تێوێڵە بووین لە تێوێڵە ئەو کاتە بەرنیا بوو بیلەمانە ئاسنی بەتوانەوە بەسەر یەکە لە حیموشت نەبوو وەسایلی لە حیم نەبووە و کاتە لای ئێمە لە هەورامانە هەمووی ئەیتوانەوە بەسەر یەکە زەنگنی ئێستا ئەم زەنگنە نییە ئەیتوانی ئەوە نەدەمی بۆ دروستکە بەتوانەوە. ئەو ئاسنگەرە خاوەنی 6 منداڵە کە خوێندکار و فەرمانبەر و مامۆستان و هەمویانی بە پیشەی ئاسنگەری پێگەیاندووە. لە ئێستادا خێزانەکەی هاوکارێکی باشین و دەشڵێت مناڵەکانم دوانیان لە خۆم باشتر فێری پیشەی ئاسنگەری بوون بەڵام نایکەن و فەرمانبەرن.